دانای خوای گەورە و میرەبان سڵاوتان لێ بێبینەرانی عزیز و خۆشەویست هەموو مرۆڤێک هەموو تاکێک دەنگێک هەیە لە ناخیدا ئەگەر ئەم دەنگە ئەم هەستەی لە ناخیدا هەیە بەکاری بێنێ و ئاگاداری بکاتەوە ئەوە بێگومان مرۆڤێکی زۆر باش و چاچی لێ دەردەچێت ئەو دەنگە یان ئەو هەستە ویژدانە مرۆڤ پێویستە ویژدانی خۆی بەکار بێنێت هەموو مرۆڤێک دەبێ خاوەنی وجدانی خۆی بێت واتە زەمیری هەبێ بێ زەمیر نەبێ کرێکارێک کە بەیانیان زوو دەڕوا بۆ سەر کارەکەی تاوەکو ئێوارە 2 دینار پێیا بکە ئەگەر ئافرەتەکەی لە ماڵەوە خیانەتی لێ بکە ئەمە بێ زەمیری ئەمە بێ وجدانیە و بە پێچەوانەشەوە کە ئافرەتێک لە بەیانی زوو تاوەکو درەنگانی شەو لە ماڵەوە خەریکی ڕێخستن و پەروەردەکردنی منداڵ بێت و لەولاشەوە پیاوەکەی خیانەتی لێ بکە کە لە فەقیری لە گەری بووە کە پیاوەکە دەورەمەند بوو بەجی بێلی ئەمە بێویژدانیە ئەمە بێزەمیریە و ئەگەر چی ینی چێ لای دکتۆرێک چێ لای دوکاندارێک شتێک کە زیاد لە پێویست زیاد لە حەد پێت گوترا ئەمەیان بێویژدانیە جا لەسەر ویژدان و بوونی ویژدان من ئەمڕۆ قسە لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم بابزانم چەندێک لە نێو کۆمەلگای کوردی هەز بە بوونی ویژدان دەکرێت چەندێک ویژدان پەیڕەو دەکرێت چەندێک لە کڕین و فرۆشتنەکانمان ئێمە ویژدان بەکاردێنین جا ئێوە بیسەر و بینەرمان بن بابزانم ئاوڵاتیانی شاری هەولێر لەسەر هەبوونی ویژدان چی دەڵێن لەگەڵمان نابن السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. باش ما محمد. سلام بخير برز سلام. تۆری ئەمڕۆمان باسی زەمیر دەکەین ویژدان دەکەین با بزانین چەندێک لە نێو کۆمەلگای کوردی هەست بە بوونی ویژدان دەکەی لە نێو تاکەکان بەخوای لە هەندێک جیان باشە بەس لە هەندێک جیان زۆر پێویستانی هەیە بەڕاستی شتەیە دووقات قازان سێقات قازانچە ئەوە پێویستانی زۆر لە چ شوێنێک زۆر هەست بە ویژدان دەکەی بەخوای زیاتر ناو فەقیر و هەژار زیاتر ئەو زیاتر ئەوەیەکەم بەس ئەوی دی ڕاستی زۆر بزەمبیرن لۆ نمونە دۆلار 10,000 دێتە سەرێ ئەوە 5,000 بۆ بەرەکەوی ئەم 5,000 بەیامە سەرێ ئەوە بێزەمیری کات خۆی یەک باڵێن 1-2 ساڵ بە لە ئێستا کە دۆلار گران بوو ینی خەڵکێک هەر دەچوە هەر شوێنێک دەیانگۆ کاکە دۆلار گران بووە شتەکان بەگران بە خەڵک دەدا بەڵام ئێستا کە دۆلار هەرزان بوو لۆ شتەکەی هەرزان ناکەم بڵێ کاکە دۆلار هەرزان بووە وەڵا هەرچی دەرێ وەڵا بەگرانم لەسەرە با ئەوە خلاص بی ئەو زاوی دەیانزانەکە ئەرێ وەڵا باشە خۆ هەندێکیان ڕاستە خۆشە نرخەکەی دابەزیێ بەڵام بەشێک لە کاسبکاران دای ناوەزێنن ناوەڵا هەر دەوێ لەگەرەوی دی بریم کە گراین لەسەر لەگەویش هەرزانەکەش پێکەوە بفرۆشەوە سفادە زیاتر لێوێ دەکەم بەخۆت دەبینم لێرە جلوبەرگ دەفرۆشی زۆر باش بەێ لەو دوکانەی خۆت چەندە ویژدانت بەکارهینایە زۆرش ئەرێ بەخۆ لۆم باسکە کو ویژدان بەکاریان بە نمونە برێم ئەم ئەوە لە تورکیا ڕاداینم بە خۆ 10,000 دایمە سەرێ 9,000 دایمە سەر پارچەیە 5,000 دایمە سەرێ هەروەندێ باشە ئەگەر کەسێک مامەڵە لەگەر بکە ینی بە کوردایی دەرێن معاملە زان بیتن یە کەسە چیشەیە کە دێتن و نازانی بەخۆی من فەرق پێ ناکەین ینی بە چەند دەفرۆشم ئەوی معاملەش نەکە هەر بۆ سعری دەدەمەوەی بەرێرەوە ئەلان زۆر کەسێ معاملەی ناکە معمیلە معاملەی ناکە ینی ئەوەی زۆر معاملەیەکە بە چەندی دەدەمەوەی بە سعری لەوانی کەم تریش بدەمەوەی لەبەوەی معاملەی ناکە و چەندی برێم دەم دەتێەوە خەڵکەکەی ڕەنگە شارەزای بازار نەبێ یان نەزانێت بەڕای تۆ بێویژدانی نییە بەشێ لە دوکاندارەکان بە گرانتر بێ بفرۆشن بەرێوەڵاگرە ئەتو بە چەند دەفرۆشی بە هەندی بدەیت کابراز بەشیم نازانی ئەو پارچەیەوە بە چەندە لۆ نمونە پیاوە دێ ئەو ئیشی ئافرەتانە پیاو دێ نازانین سعری چەندە ئەتو زیاتری پێ برێ وەڵا گوناحباری مشتریتە بۆ بێتۆکنت برێت و بە ویژدانەوە دایتە من ئەری وەڵا زۆر دێتۆکنەوە ئێمە زارێ عەرەب لە منطقەی فەلوجە و ئەنبار و ئەوانە چەند سارە محەدەل دێتێرە ئەوە بی ناکرێت لە هیچ جێژدی لەبەر ویژدانیەکەی خۆت لە بە ویژدانەوە شتەکەشی بار پێ باشە هەر دێتێرە لە ژیاندا بێویژدانیت بەرامبەر کراوە بۆ نمە بڵێ وڵایە شتم لە بیر ناچی زۆر بە بێ زەمیرانە بەخوا یەک جارشتەشی زۆر بەسیتیش بوو دوو کەس بوون لە دوکانێ ئەو دەیگۆ بە چەندی بدەینێ ئەو دەیگۆ بە چەندی بدەینێ ینی پێم عیب بووە گەنە شتەکەم بەجێ دەهێشت ینی کام و تو شریشین لەو دوکانەی پێویست ناکەم برێم بە چەندی بدەینێ ئەو برێ بە چەندی بدەینێ باشە
ئەزانی سعری چەندە بە چەند دێفرۆشی برێ بۆ هەندێک زۆر باشە ئەوە لە کڕین و لە فرۆشتندا باسی وجدانمان کرد ئەی بە ڕای تۆ لە نێو پرۆسی هاوسەرگیری کە بەشێ لە پیاوانیان بەشی لە خانمان خیانەت لە هاوسەرەکەی خۆیان دەکەن خیانەت لە مێردەکەی یان لە ژنەکەی دەکا ئەو لە ئەنجامی بێویژدانی نییە هەم دێویستانی ئەم تاوانیشە ئەتووە کابراگا ئەتانی دوو ژنی بینی لۆ خیانەتی لێ دەکە ناوی خیانەتی پێ هەموو ئافرەتەکەش ئەگە پێ ڕازینی مردی پێمەکە لۆ خیانەتی لێ دەکە زۆر جار ببوورە دەبینیم بۆ نمونە پیاوەک لە بەیانی زووەوە تاوەکو درەنگانی شەو خەریکی دوو دینار پەیدا بکە بەڵام بەداخەوە ئافرەت هەیە تا پیاوەکە دێتەوە خیانەتی لێ دەکات وای ڕاستاری وەڵا زۆرش هەیە جارێ ئەوانی بەتەمەنەکان ئەو شتانە زۆر هەیە یعنی لە عمری لە سی بەسەری واسی هەتا چلو ئەوانە شتانە زۆرە ینی تۆ دەڵێت لە بینی سی بۆ چل ئەمە شتانە زۆرە خیانەت دەکات لەوری کابرا ئاگای لێ چنێ کابرات بەسبێنیەوە یان لە دەوامە یان دەسەیشێ ئەگەنا لە گەنجان وە نییە وەزان فەرقیە باشە چی وای کردو هەر لەسەر قسەکەی جەنابەت چی وای کردو لە نێو گەنجان کەمتر بێ یان وجدانیان هەبێت پەیوەندی بە وجدانەوە هەیە وڵا تەبانە وجدان کابرا وجدانی نەبی توانێ هەموو شتێکی خراپ دەکە لە کوێ فێری وجدان بووی جەنابەت بەخوا لە دین کاتێک کە وجدانی خۆت بەکاردێنی مرتاحی وجدانی نەبوو دینیشی کە دینی زەعی بوو ئەوەشی نامینێ وجدانیشی نامینێ ینی دەتوانین بڵێن وجدانی مرۆڤەکان و دین تاواکەر یەکدین یەکدن بەر بالعکس تاواکەر یەکدن ئەمڕۆ باسی وجدان دەکەم بابزان لە نێو کۆمەلگای کوردی چەندێک تاکەکان وجدان بەرامبەر یەکتری بەکاردێنن خۆی هەر ئینسانێک لە لای خۆیەوە ئەگەر زەمیری خۆی بەکارهینا شەر نییە کابرا بسڵمانە یان غێرە دینی بسڵمانە ئینسان ئەوەیە زەمیری هەبیتن خوای گەورە خەڵقی کردینە کە ئینسان ڕەحمی هەبیتن خوای گەورەش بخۆی بە ڕەحمە ئەجا توش دەبی بە زەمیر لەگە خەڵکی بجوولەوە بۆ ینی با نمونە لەسەر جەنابەت ببینمەوە بۆ بە زەمیرەوە بۆ وجدانەوە مامەڵە لەگەڵ خەڵکی دەکەی ئینسان لۆ ئینسانە کە زەمیری هەبیتن ئەم ئێستا لەو دوکانە ئیش دەکەم ئەگە بەبێ زەمیرانە ئیش بکەم دەتانم زۆر ئیسفادە بکەم بەس لەخوای گەورە دەترسم ئەش حەمدولله وە خەڵکیش لەوانەیە ئەم ببینی ئێستا لەو تەلەڤیزیۆنەی تۆوە بزانێ ئەمن چ کەسەکەم یعنی ئەو شتانی کە لە دوکان دەیفرۆشم بەڕاست و دروستی دەیفرۆشم ئیسفادەی کەم دەکەم زۆر نا بەبێتامی وەکو خەڵکانی دیکە بەس ئەلحەمدولله زەمیری خۆشم بەکارهینایە خراپ بوو بیتن عیبدار بوو بیت چکە ئیشیمە لەنگەیە لەنگەش عیبی تێدا هەر دەبیتن وجدان ئەوەیە شتەکان وەکو خۆی بە خەڵک بڵێ وایە ئێستا تۆ فرۆشیارێشی ئەگەر جلوبەرگێک عیبێکی تێدا بێ ئەو عیبە بە کڕیارەکە دەڵێ بە تاکید ئەدی بسڵمانۆ بسڵمانە دەبی ڕاستگۆ بیتن ئەگەر ڕاستگۆ نەبیتن معنای هیچ وایەنە نارێتن ئەوەی کە ڕاستگۆ نەبی لە بسڵمانە دانیە ئەمنێستا پارچەم هەیلێرکوانە لە پێش لەوانە پێت پیشاندەم شتێکی گەلە جوانە بەس عیبی هەبووە عیبەکەشەوەتانە دەتانی ئێستا بە خۆت بە ڕسمی بیبینی ئەوە تاوە لە پێش چاوی خۆتا ئێستا بەس ئاوردەیەوەتە دەبینی دەتانی ئێستا و پارچەی بینی ئەگە دەستت بگاتێ ئێستا و پارچەی بینە تەمەشاکە شتێکی زۆر نایابە جوانە وایە مارکەی ئەوروپیشە بەس عیبەکەی ئەوەیە سێریکە ئینسان دەبی بە زەمیر بجوورێتەوە لەگە خەڵکی تەمەشالێت دیارەوەیانە بەس ئێستاکانە ئاوا بدەمێ دەشیبەی و لەوانەیە تەمەشاشی نەکەی وایەنە ئەچ ئەوانەی ئێرە دیتی ئەوانە هەموو لەو بابەتە جوانەشن بەس ئایبی گچکیان هەیە ترفڕی دەدەم خەڵکی فەقیر هەیە ئیسفادەی لێ دەکات زۆر باشە هیچ کەسێکە بووە بێویژدان بێ بەرامبەرت وجدانی بەکار نەی نابێ دواتر گوتو بێت ماشەڵڵا فڵان کەس زۆر بێویژدان بوو قەت لەبیری ناکەم بەرامبەرە خۆم هەتا ئێستا ئەو شتەم نەدیتێ چکە ئەگەر دیتە بەم دەتانم باسی بکەم بەس نەم دیتێ شتە ئێجاوە خوا لەلایەن خواوەشەوە بە بەراورد بە ڕابردوو کە تۆ تەمەنێکت هەیە لە ڕابردوو زیاتر وجدان لە نێو مرۆڤەکان هەبوو یاخود ئێستا ئەو سەردەمە ئێستا مرۆڤەکان زۆرتر و زیاتر بە وجدانن خۆی سەردەمانی پێشتر زۆر زەمیر و وجدان هەبووە یارمەتیدان ینی کەمێکم بۆ باسکە چۆن بوو
چۆن بۆ ئەتو کە جیرانە بۆی خوانە تازیەکە دەبوو ئەم لە لای خۆمە تەلەڤیزیۆنم دەکوشاندەوە دەنگە دەنگ نەبوو ئێستاکانە دەبینی لە ماڵی خۆتا تەلەڤیزیۆن لەسەر قاتی سەرێ پێ دەکرێتن هەروە زانانی ئەو ماڵە هەر کەسی لێ نەمردیە ئەوە ویژان و زەمیر ئێستا نمایە ئەو وەختەی کە هەبوو پێشتر بوو ئێستا تاک ئەگە شتەچی وا ببینی ئەویش غەریبە زۆر غەریبە ئەو شتانی پێشتر هەبوو ڕابرد ڕۆیشت. سڵاوتان لێبێ سڵاو لە خۆتان بەخێر بێسە چاوان. تەوەری ئەمڕۆمان باسی ویژدان دەکەین زەمیر دەکەین با بزانین ئێوە وەکو گەنجێک چەند لە نێو کۆمەلگا هەست بەبوونی ویژدان دەکەن. واللهی سەرەتا دەست خۆشتانە دەکەم لە بەو بەرنامەی ویزدان هەریەکە یعنی پەیوەندی بە ناخی شخصەکەی وەیە یعنی تو لێر کوانە شتەی دەفرۆشی ئەگەر بکەی بەویزدانی شتەکە بە 6,000 دەتوانی بە 10,000 بفرۆشی بەس یعنی پەیوەندی بە خودی شخصەکەی وەیە ئەوەی کە ویزدانی هەبی یعنی چ لە زروفی ئەوڕۆ بژێ چ لە 1000 سار باورێن پاش ئێستا بژێ هەر هەمان ویزدانە هەمان کەسە. پێم بڵێ چەندێک گرینگە لە کڕین و فرۆشتنەکانمان خاوەن ویژدان بین ویژدان بەکاربێنین. واللهی ئەگەر لە هەموو کڕین و فرۆشتنەک و لە هەموو بازارەشی ویزدان هەبی بەڕاستی استقلال نابی ینی گرانی نابی قەیران نابی بەس مع الأسف ینی ئەوڕۆ خەڵکی ئەوڕۆ بەس بەخۆی ینی دەری با بەس بەخۆم هەمبی ینی ئێستا بڕوا بکە دوکاندار هەیە لەو بازارەی ینی پێی خۆشە لە بۆ یەک پارچە ئەشای هەموو پارەکەی بەرکرد دەرین ئەوەش ناحەقیە بەڕاستی ئەوە شەیە بەدڵنیاییەوە هەیە. باشە لە تۆ دەپرسم بۆچی گرینگە تاکەکان بە ویژدان بن بە زەمیر بن؟ بۆچی گرینگە لەبەرەوەی گرینگە ئینسان دەبی زەمیری هەبی ویژدانی هەبی بۆی کەسی بەرامبەر جاروە پارەی نییە یان لە شت نازانێت و ئیستقلالی وەزع دەکەی ئیستقلالی کات دەکەی بە کوردەکەی فێڵی لێ دەکەی ینی هەستی ئەوە ناکەی کەسە پارەی نییە هایتی چۆن پایە کردێت چۆن پای نەکردێ بە قوربەسەری بەدەدەسێت توش بێ ویژدان بەکارنەینی بە کەیفی خۆت پارە بخێ سەری دووقات سێقاتەوەش گوناحە بەڕاستی کارەساتە. زۆر باشە کەواتە جاریوە هەبووە خەڵک هەبووە لە مامەڵەی نێزانی ینی معامەلەی نەکردی با بڵێن ئیستیغلال کرابی و پارەشی زۆری لێ سەندرابی. بەڵێ جۆری زۆرە هەیە شەرمنە بەخۆی ئینسان هەیە ئافرەت هەیە یان کەس هەیە حەز ناکە زۆر معاملە بکە بەخۆی لە دینیش دەرێ معاملە بکە بەڵام بە شێوەش زۆر نا تو ینی زۆر زیاد لە حەجار وایە ئەمەش لە زیاد معاملەکردن زەرەرمان کردێت چونکە ئینسان هەیە ئەوەندە معاملە دەکە ئەوەندە معاملە دەکە بەڕاستی ناتوانی بابرین هەدەری با لە کۆرم ببتەوە ئەوەیە ینی حەز دەکە ینی بەس شتەکە بڕوە لە کۆر بتەوە کاتت لێ نەگری لەبەرەوەیە بەڕاستی ویژدان زۆر گرینگە ویژدان کۆمەڵگەی کوردی خاستن کاسبکاران حەز دەکەن بە کاتێکی زۆر زوو دەوڵەمەند بنەوە زۆر مشکیلەیە. باشە تۆ کاسبکارێک پێم بڵێ بەڕاستی و دروستی بابزانم بۆچی دەتانەوێت زوو دەوڵەمەند بن؟ جا من ئەوەیە ینی چاولێکەری هەیە سەیرەکە بۆ منە بەرامبەرەکەی 20 ساڵە دوکاندارە سابی پارێکی زۆر ئەوش حەز دەکات چاولێوی بکە ڕۆژان دەیەوێت بە مودەیەکی کەم ببتە سابی مەسەرەن ئەو بێتەوە ئاستیوی ئەوەش ناکرێ ینی ئینسان دەبی تەحملی هەبی لەگەڵ بازار لەگەر ئیش بە استفادەیەکی کەمی حەڵال ڕازی بی. هیچ کاتێک حاڵەت هەبووە بێتە پێشت بۆ نموناگەر ویژدانی خۆت بەکار نەهێنابی پارەی زۆرت بەدەستکردبی بەڵام برێ نەوەڵی زەمیرم قبول ناکە دینم ڕێم نادا حەقی خۆم چەندە ئەوەندەی وەردەگرم یان ئەو کاری ناکەم لەبەرەوەی ویژدانم ڕێم پێ ناداتن. واللهی ئەمن بە خۆم لە ئیش خۆم بەسرم هاتیە بڕوا بکە جارە کابووی سووریم هینابوو 6,000 ڕادۆستا یعنی نیەتی خۆم وابوو وڵی 5.6 ڕادۆستا نیەتی خۆم وابوو لە هەر بە 8,000 دەم ئافرەتە کات گوتی بە چەندیە گوتم 10,000 ڕاست 10,000ەکەی دامی والله شەوی لە پێش مزگەفتێت چوم 2,000 داوە کەواتە گوت لەبەرەوەی مامەڵی نەکردی ویژدانم قبول ناکە 2,000 زیاد لێوە من بە خۆم نیەتی خۆم وابوو 8,000 لێوەگرم بەس لە بۆی خەڵک زۆر عەزی لە معاملەیە گوتم 10,000 لەوەی مەسەلەن برێن بەهشتی بە ڕاست 10,000ەکەی دامە ئیدی ئەم زۆر نامڕتا بووم بڕوا بکە چوم لە پێش مزگەفتی 2,000 داوە. ئەمڕۆ باسی ویژدان دەکەین زەمیر باشە پێم بڵێ چەند گرینگە مرۆڤ زەمیری هەبی ویژدانی هەبی؟ والله بەخۆی پێویستە ینی حەسب شتەکەی کو دەفرۆشی ینی خەل زەمیری هەبی لە ڕاست شتەکەی ینی بێ زەمیر نەبی زەمیر بی ینی مەبەستەوەیە کەسێک کە شت دەفرۆشێ پێویستە بە ویژدانەوە بیفرۆشێ ینی شتەکەی دەفرۆشی ینی بە ویژدان بفرۆشی ینی زۆر ئەوە نەبیتن
سعرەکەی گران نەبی بێویستدان نەبی شتت کڕیا بۆ نمونە بڵێ دوکاندارەکە بێزەمیر بوو ناوەڵا نەخێر هەرە شتەکە ینی حەسب ئەوەکەی خۆی سعرەکەی حەسب خۆی ینی بێویستدان نەبوو بەس زەمیر بوو منداڵەکانی خۆت فێر کردووە لە کڕین و فرۆشتنا بە ویژدان بن ئێستا بۆ نمونە ینی ئێستاوە کوڕمە ئیش دەکارێرانە دەرم کوڕم حەسب ینی ئەوەی خۆت بە زەمیر ینی پارەی لە خەڵکەی وەرگرا دەرێ زیادیان لێ وەرمەگرا نەخێ دەرم زیادیان لە وەرمەگرا ینی حەسب ئەوەی خۆت باشە لۆ پێی دەرەی بە ویژدان بی بە زەمیروی لۆ سوی ئەدی خەردەی بەویستدان بیتون چکە خەل هەیە فەقیرە خەر هەیە ئەوڕۆنیتی ینی هەم کەس بە چیەک نییە دەبی حەسب ئەوەی خۆت السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش جانا أحوال خير أنسد ساوم بريزم بخير. باسی وجدان دەکەین بە بزانین جەنابەت چەندێک لە نێو کۆمەڵگای کوردی وجدان دەبینی کە تاکەم بەرامبەر یەکتری بەکاری بێنن وجدان بنسبة إستا براسي زور كم بوا. وجدان يعني الزمير. إنسان أو زياتر بدوي مادة كوتيا. هو كاركشي إيمان زعيبونا. أوي هو كاركي زياتر خلق رحمي كم بوا. برامبر بي أكتر. ئێستاکەم بۆ زاران زۆرتر بوو طبعا زاران خلق رحمي زياتر بو وزعيبو إيماني زياتر بو وأخوا بهمو شتيشي قناعتي بيها بإستاك قناعات نمايا بيشتيك بوي زميليكش نمايا برامبر بي أكتر خاصة رحم نمايا تەنها بۆ دین دەگەڕێنەوە یان هۆکاری دیکەشەیە کەوای کردو وجدان لاواز بێت لە نێومان هو كار زياتر إيمانه هر إنسان كمسلمان به شون مصلحتي خوي دي برامبركش هذا بي بوي هو كاركي زياتر دقرته بو إيمان تۆ ڕۆژانە شت دەکڕی بۆ ماڵەوە یاخود با بڵێن هەفتەی بەلایانی کەم خۆ جارێک کە دەسی بۆ بازار و شت دەکڕی طبعا باشە بله چەندێک ویژدان دەبینی لە نێو فرۆشیارەکان لە نێو دوکاندارەکان کە بەرامبەر بە کڕیاران بەکاری بێنن هيا بلان بريم وقت زاران نية همو كسك أي من نبي زبي صفر بكين برين هل مايا بلان كما زور كم بوا کەواتە دەڵێن لە چاو زاران کەوتر بووە بله لزار زاران زور كم بوا زور فرقي شيء هي يعني بحموش تك تو فرق بيدك كويزان زور كم بوا إنسان بس حسابي ما ده كذا كوطوعه بس بآخر كاتو ترحقي لسروني أو حرام يا حرارة کەواتە حساب نەکردن بۆ حرام و حەڵاڵیش ئەوە تأثيري زورة بلي تأثيري زورة هل إنسان كد حسابي حرار وحرام نكا يتر بس بآخر كنه به زميري لدز ده تواو چۆن بتوانین تاکێکی بە وجدان دروستکەین کو دەتوانین نەفەرێکی دروستکەین وجدانی هەبی بە زەمیر بی بخوا باوربك إستاك زور زحمته يعني ظروفي أوروك براسي خلق واتيك سوى قرانا ويك كما يعني إنسان برو زاتر برو خرابون دس نك برو قرانا بو یعنی ئەتو ئێستا دەرێ لۆ مستەقبل هەر وجدان ڕووی لە کەمی دەکا بلا رولا كمي دكا زور رولا كمي دكا روج بروج نكهل بلا باشە بێ وجدانی بەرامبەر جنابەت کراوە مقصد تەمەنەکەت هەیە لە تەمەنی خۆت هیچ کەسە بۆ بێزەمیر بی بەرامبرت برابر نا يعني زور هي تو شتيك دكري هي فير اللي دكا حتى حدك هستي بيناكي حتى دي بيو ماري بلام لو تو لو شي لو شتيك كغادر ديك كابرا او شتيك نبري والله بسم بجي داب سم يا بسم محاسبه بكم محاسبه انا معي براسي کەسێک ئۆتۆمبیلێک دەکڕێ باشە کابرەت بابرین یەکەم سیارەتی کە دەکڕی لی نازانێ پێی وجدانی نییە دەچێتە بۆ نمونە شوێنەگیان دەچێت لە لای کەسێک دەیکڕێ کابرەت سوور دەزانانی و کەسە لە سیارەی نازانانی ئیتر بە کۆمەڵی قسە و ڕازانەوە سیارەکە بە نرخێکی گران دەداتێت ئۆتۆمبیلەکەی بە نرخێکی گران دەداتێ ئەمە بێ وجدانی نییە طبعا بوجدانيه انسان اگر زميلي هبيو لسدينا شي ساق بي براستي عيبكاني بيضر دري عيبه هي بلام اورو كنارم بس باغر باركردنا بس بريدك باغري تي حقي ونيه او فيرلي ديدك فيرلي لك او بو خوي مقصدي فير كدنا بويه يعني قسەی ڕاستەکە دەرێن ئەوڕۆ دەرێن چەندت هەیە چت هەیە لێت ناپرسن نەفەرێکی کوی بە وجدانی بە وجدانی ئەوڕۆ هۆکارەکە بەس پارە پێیاکردنا ئەوەیە بۆیە ناوڕۆکەی نەوعێکە و قسەکردنی دیکەی نەوعێشترە بۆیە ئەوڕۆ زەمیل بەڕاستی کەم بۆ زۆر خۆت کار دەکەی من لێرە ئارەبانم هەیە تقریبا 10 ساڵ دەبێت لێرم فانی لەو شۆتە و شتان دەفرۆشم باش بابزانم بنمونە لۆم بژێڕۆک و زەمیری خۆت بەرامبەر کڕیارەکان بەکارهێنایە والله من حتاکو يعني لدستم براسي عيبي حشتك عيب دار بي يعني بيدرم اويان او سعديان سودا هي باشا هي خرافه
سعرەکەی پێدەڵێن بەستراحەت و کابرا چیانی برد بە کەیف خۆیەتی ئەو کات ئەگەر نەژبات وە ڕاستێکی پێدەری حڕاستەکەی پێدەڵێن ئەوە هەموو لەنگە دەمناسی و دەزانن و معمیلی خۆم هەیە پێ دەڵێن بەڕاستی بەسەراحەت تۆ بێ کە نەشت ناسم من پێ دەڵێم ئەوەیان چاکە ئەو شتە خراپە ئەوجا کەیف خۆ دەکەوێت سەر ئەوەی خۆ کامیان بی لە بینی هاوسەران چەندێک ئێستا ژلومێر لەگەر یەکدری بە وجدانن بە زەمیرن ینی ڕەچاوی یەکتری دەکەن بەخوای ماوە حتا حدێ خاستان ئەوانێک کە خەڵکی دەریان ئەوانێک خەڵکی مسلمان بەڕاستی مایە ئافرەتی بەویزدان پیاوی بەویزدان مایە بەڵام خاستە لە ناو شارەکە زۆر کەم بووە لەبەرێ قڕەبارغە و هەموو نەوعیشی تێکەوتووە زۆر کەمە زۆر جار ببوورە ینی ئەو نمونەش دەینینەوە بەڵام واقعا دەبینین پیاوێک بۆ نمونە لە بەیانیوە خەریکی کار و کەسابەتە خەریکی پارە پەیداکردنە ئێوارە کە دەگەڕێتەوە ماڵەوە بە شەکەتی بە ماندووبوون لەو لاشەوە ئافرەتەکەی بەشێک لە ئافرەتان خیانەت لە هاوسەرەکەیان دەکەن یان بۆ نمونە کەسێکی دیکە دەێنتە ماڵەکەی ئەمە لە ئەنجامی نەبوونی ویژدان و نییە کە ئەو ئافرەتەکە ویژدانیە بێت زەمیریە بێ ببینێ پیاوەکەی بەو شێوازە ماندووە بۆی چۆن دڵی دەخیانەتی لێ بکە هەر ئافرەتی هەموو شتێک دەردۆ سەردین ئەگەر بێ و مسلمانش پتە و بێ ناتوانێت خیانەت لە قەتقە لە پیاوەکەی بکە بەڵکو کە دەسێتەوە زۆر زۆر بە دڵخۆشەوە پێشوازش لێ دەکا و بە قسەی خۆش وا دەکە کە مادەبوونەکەی لێ دەربکە بەڕاستی ئەو جارە با نمونەشکە بینینەوە لەسەر ئەوەی کە چێ لای پزیشکەکان قەت ڕێت بە لای پزیشکەکان کەوتووە بۆ نەچبی عیادەچی ڕۆژێک لە ڕۆژان نەخۆش کەتبی وڵای هەموو کەسێکتان کە بژێ لەو دنیاە وەکو قوتابخانێتر خی گەۆ تاقی دەکاتەوە بە خۆشی بە نەخۆشی بە هەموو شێوەیە سویم بڵێ بڵێ ئەگەر کاتێک پێویست بە فعسێک نەبێت پێویست بە پشکنینێک نەبێت دکتۆرەکە بۆت بک خۆت ناڵێ بێ زەمیرە ئەوڕۆ یعنی نارێم هەمووی هەموو دکتۆرەکان بڵ ئەمەش ناڵێن هەمووی لە برێم یعنی مەزموعی یەکجا زۆر تۆ ئەگەر پێویستی بە یەک دەستە حەب هەبێت پێ شش دەستە حەبت بۆ دەنووسی یەک دەرجێ ڕەنگە دەرجی بەس فی سەبیلی خۆی فی سەبیلی شتەکەی بۆ سەر بێ حەقی لە سەرۆی نیە تو زیادەی یان پێویستیت بە ئەمەلیات نییە بۆ دەنووسێ ئەو شتانە زۆر بووە زۆر باوە بەڕاستی جاری وا هەیە کە کۆمەڵک دا و دەرمانیان بۆ نووسی کۆمەڵێک چارەسەریان بۆ نووسی تۆ کۆمەڵێک حەبت کڕیە دەچێت لای دکتۆرەی دیکە ئەوان هەموو ڕفز دەکاتەوە هەموو دکتۆرێک وایە ئیلاهی ئەوی تر ناخوێنتەوە ئەسڵە پێت دەرێ ئەوە هەرهی ئەو نەخۆشی هەر نییە بۆ ئەوەی کە ڕەوازی شتەکەی خۆی ئای نەشتیش بداتێ شتەکەی خۆی پێساتر لە دکتۆرێکتر تۆری ئەم زارەی مایکی پێیان لەسەر هەبوونی وجدانە بەبزەم تۆی فرۆشیار چەندێک لە کاتی مامەڵەکردندا وجدان بەکاردێنی لەگەڵ کڕیارەکانت وڵی ئمە لێرە بە حکمەوەی بازارچی میلیە ئیمە بازارچی گەورەیە لە بۆمە ئەنواع شخصمان دێتەکەنی هەر لە هەبوو نەبوون و ئەنواع شخصمان دێتەکەنێ لێرە بە پێی توانە ئەمە تەخسیری ناکەین بە گوێرەی کەسەکەی معاملەگەرەکەی مامەکانی مەش برێن بەخۆ لەنگەیە شاکەمان هەرزانە ئێمە زۆر باشە ئەگەر لێرە باو لێوە سەرەوەی بۆستم ئەگەر کەسێک مامەڵە نەزانێت باشە بۆ دەڵێت ئەم فامیلەی بە چەندیا تۆ نرخێکی پێ دەڵێ کە مامەڵە دەگەر ناکەن نرخەکە زیاد پێگوتێ دوایە لە کاتی پارەدان هیچی لۆ دەگەڕێنیەوە یاخودنا ئیمە سعد عادەتەن کە سعرێک داوا دەکەی کەمە معاملەی تێدا هەیە مەجاڵە تێدا هەیە یان هەر بابەتەیە بە مەجال تێدا هەیە گە مشتێک معاملەش نەکە ئەمە چەندی مەجال تێدا هەبێ و پارەی لۆ دەگەڕێنینەوە لۆ دەگەڕێنینەوە چکە حسابی ئەوەی دەکەن کابراگە معاملەی بک بە چەندی دەدەمێ ئەگە معاملەکە ئەنیان بەو سعری دەیدەمێ کە معاملەی دەکات ینی بە زیاتر ڕوونیکەینەوە بۆ پارچە شمەکە یان فامیلەیەک دەرێ 7,000 حسابی معاملەیە و کەست کردیا بەڵێ حسابی و معاملەم کردێگە داوای بکە برێ بۆندێ بمدێ ئەمن بەهۆندی دەیدەمێ کە ئەو سعرەی ئەمن لە دری خۆمدا دامنایە سعرەکە بزانانی نهایەتی چەندە بەس ئەو معاملەی ناکە ئەمن سعرەکەی لۆ دەگەڕێنمەوە حەقی ئەوەی کە معاملەکەی نەکردیا بکە لەوانێ زیاتریش خاتری بگرم ئەگە برێن بابەتێکی زۆر با لەوانە زیاتریش خاتری بگرم لەوەی سرد بێشینیان زۆر معامل لەگە بکەوە یشک بیوانە بەسێکە کە معاملێنەکە ئەمە لەوانە زیاتر خاتری ویش بگرین زۆر باشکەواتە ڕەچاوی وجدانی خۆت دەکەی لە کاتیمە باشە چی وای کردیا کە وجدان بەکاربیێنی بۆچی وجدان بەکاردێنین لە کڕین و فرۆشتنەکانت ئەمە میلەتەکی مسلمانن الحەمدولله دینە کەسمان ئەوەمان فێر دەکا کە زەمیری خۆمان بەکاربیێنین لەگەر کڕیارەکانمان کەواتە لە ئاینی ئیسلامەوە تۆ فێری وجدان بووی بەڵێ بەدڵنیاییەوە
پێم بڵێ چ کاتێک وجدانەدا سوودەیە چ کاتێک هەست بە مرتاحی دەکەی دەرەی وەڵاهی زەمیرم مرتاحە یان دڵم مرتاحە چ کاتێکە حتما کردەوەی چاکە کردەوەی چاش ئێمەش بە حکمی کڕین و فرۆشتن یا من برێن یەکێک دێکت برێن دەستی کورد بێ داوای یارمەتێکی بک لەبم بە پێی توانای خۆمان یارمەتی دەین ئەمن زۆر مرتاح دەبم بەوەی با بڵێن ینی ئێستا گەر بۆ منداڵێکی بێباوەک با بڵێن منداڵێکی بێباوەک یان منداڵێکی هەژار دێتە دوکانەکەی جەنابەت یا زۆر داوا لە دایک دەکە پارچە قماشێک یان فامیلەیەک یان با بڵێن پانتۆڕێک شتێک داوا دەکات دەزانی دایکی پێی ناکردرێ تو وجدانی خۆت بەکاردێنی بە نرخێکی کەمتر یان بڵێەوە هەدیە بیبە الحەمدولillah بەبێت توانە تەقسیریمان نەکردێ لە خوای بزیاد بێ مشتریەکانشمان بڕیار دەدەن لە خۆیانەوە ئەگەر بمان بینەوە دوای دەزان کامە الحەمدولillah بە زەمیرۆ معاملە لەگەر هاوڵاتیەکانمان دەکەین تۆ وەکو دوکاندارێک پێم بڵێ دوکاندارەکان بەگشتی چەندێک بە زەمیرەوە شت دەفرۆشن وڵای جا بازارە بازار نوع شخصی تێدا هەیە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی الحەمدولillah باشە چکە لەنگە بەخۆی هەرزانە الحەمدولillah باشە باش خەرکەکە هەرکار یەکتری دەکات وەکو دوکاندارێک پێم بڵێ بۆچی زۆر جار کڕیارەکان دەڵێن بەشێک لە دوکاندارەکان بێزەمیرن وڵای زاخر ڕەنگە جارە یەک شخص ناوی هەمووی لێبێ یەک شخص ئەو حرەکەی بکات ناوی هەمووی لێبێت ئەگەرنا بە شێوەیەکی گشتی خەرکەکە باشە لە خوای بزیاد بێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سوري ماما جان. سپاس دەکەم سلامت بێ عربی الحمد لله. خوا بەزیاد بەخێر بێ. بابزانم کەسێکی چۆنی لە ڕووی وجدانەوە. بسم الله الرحمن الرحيم. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سەرچاوان. ئینسان لە ژیانی ڕۆژانەیدا پێویستی بەوە هەیە بۆ ئوموری ژیانی خۆی کاسبی بکە. کاسبیش یەکێکە لە بەشەکە لە عیبادەت. تێدەگەی ئەو ئینسان هەر کاتێک بێوێ کاسبی بکە ئەگەر بێت و ویزدانی خۆی بەکارنەی لەو کاسبەی بەڕاستی ژیانێکی بێبەرەکەت دەژی بەرەکەت ناکەویتە ژیانی بەرەکەوت ناکەویتە ماڵی ڕزقی دەبێ ئینسان لە کاتی کە سابەتکردندا بێوێ هەم ئیسفادەشی خۆی بکە هەم حسابی بەرامبەرەکەی خۆی بکە لەبەر ئەوەی نابێ بێزەمیر بێ بەرامبەر بەوەی کە ئەوە شای کە دەفرۆش یانە ئیشەی کە دەکا مرتاح نەبی دەبێ مرتاحبی لەو بەشەیدا زۆر باشە کاتێکە تو کە شتەکانی خودت بە وجدانەوە فرۆشتیە هەست بە بەرەکەت کردیا طبعا هەر کاتێک ئینسان ئەگەر بێت ویزدانی خۆی بەکاربینی بێزەمیر نەبی بەرەکەت دەکەویتە ماڵی بەرەکەت دەکەویتە ژیانی خۆشی دەکەویتە ناو ماڵی هەم بەرامبەر ئەو کەسانی کە لەگەڵی معاملە دەکا هەم بەرامبەرەوەی کە ویزدانی خۆی مرتاح دەکا لەو ئیشێدا زۆر باشە بابزانم لە چێ یان چۆن فێری ئەوە بووی کە مرۆڤێکی بە وجدان بی ئینسان ئەوەڵەن کە خۆمان پێ مسلمانە الحەمدولله مسلمان بوونیش معنای ئەوە ئینسان دەبی تەسمیلی ئەوامرەکانی خوای تەبارەک و تەعالا بی خوای پەروەردگار لەسەر واجب دەکا ئینسان بە ویزدان بی بە دین بی کەواتە ئینسان کە مسلمان بوو ئەبێ نوێژ بکە نوێژش ئەوەیە ئینسان بە دووری بکە لەو کردوانەی کە خراپن لەبەر ئەوەی ئینسان دەبی ویزدانی خۆی بەکاربینی لە کاتی کڕین و فرۆشتن و هەر شتێک یان زۆر جار هەیە زۆر شت هەیە لەکرەمان لەوانێ نەخستانێکی هەبی ئەو پێڵاوە ئایا مەسەلەن کرا هەر شتێکە دەبی بۆ کەسێ بەرامبەرت برێ کاکە ئەو شتەی تێدا هەیە زاگە دەیبەی یان نایبەی ئەوش کەیف خۆت باسی عیبەکەی لە بۆ بکەیت طبعا ئەگە باسی عیبەکەی نەکەی ئەو پارەی کە وەری دەگری حەڵاڵ نابی یعنی بێویزدانیە بەرامبەر ئەو شتانە جا لە کاتی فرۆشتنیش نابی مەسە تۆ شتەکەت هەیە برێ وەڵڵاهی من هەیتم بە کەیفی خۆم چەندی بمەوێ پارەی لێوە دەگەم ڕاستە خازانجەک دەکەی بەڵام بەداخەوە پاشان تووشی زۆر شتی ناخۆش دەبی و نەخۆشی و شتانە ڕوت پێ بکە ڕەنگە لەوانێت تووشی بەڵایەک بێ ڕەنگە لەوانەیە تووشی نەخۆشیێک بێ ڕەنگە تووشی ینی بڵین خوا نەخواستە تووشی ڕووداوێکی هاتچۆ بێ ئەوەندەی کە کۆی کردەوە ڕەنگە بە زیاتریش لە خۆی سەرفی بکات زۆر ڕاستە لەوەی زیاتر زۆر زار هەیە ئینسان دەبینی زۆر شت خوای پەروەردگار تاقید دەکاتەوە بەس ینی لەوانێ پارەی خەڵکی دەکەویتە کنێ شتی خەڵکی دەکەویتە کنێ ئەگەر بێت و ئەو ئەماناتانە تەسمیلی ساحیبیان نەکەوە بەڕاستی ینی بێبەرەکەتی و ناخۆشی ڕوت تێدەگا هەموو کاتێک بۆ ئینسان دەبی هەموو کاتێک حەقی خۆماندیبوونی خۆت حساب بکەی لە هەر ئیشەشیدا تێری نەک لە کڕین و فرۆشتن مەسەل لە کرێکاری لە ئیشەکانی دی ئەگەر بێت و ئەو حەقی نەدەیە بۆ شتەی بەڕاستی ئەو پارێکەوەری دەگری حەڵاڵ نابی یعنی ئیسفادە لێ ناکەی بەرەکەتی تێدا ناوی ئینسان پێویستە هەموو کاتێک ویزدانی خۆی یعنی مرتاح بکە لەوەی کە بەرامبەری هەر کەسێک لە هەر نەوعەک لە ژیانی ڕۆژانەیدا لە کڕین و فرۆشتندا لە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بەرەکەت بێختە ژیان تو خۆشی و سەعادەت بێختە وڵاتەکەت زۆر باشە
باسی کرێکاریت کرد بۆ کەسێک وەستایەک دەبینی کرێکارەکەی 15,000 دەداتێ باشە با بڵێن بە نمونە 15,000 20,000 دەداتێ بەڵام لە بەرامبەردا خۆی دەبینێت کە کرێکارەکەی بای بۆ نمونە 40,000 یان دوو قاتی خۆی کاری بۆ دەکا باشە لە چاو کرێکارەکانی دیکە نابی هەست بە ویژدان بکات و بە زەمیر بکاتن کە پارەکەی بۆ زیاد بکاتن حقەکەی زیاتر بداتێ بەڵێ هەموو کاتێکە کابرا کە ئیشی کرد حەقایە بەشی ئەو مادیبوونەی خۆی وەگری چونکی لەوە گەوەری گەت ئەو کابرایە هەم خۆشی دەکەوێتێ مەسەدەوەی بەس نە کابرا شەیە دەبینی مەسەد پارەشی باش وەردەگری بەس لەوانێ نیو بە قەدەرەوە پارەی ئیش نەکا تێدەگەی لەو کاتێدا ئەو ئینسانە با زۆریش وەگری بەڵام استفادە لێ ناکا کوبرێ شتێکی مایە پوچ وەردەگری لەو کاتێدا بەڵام ئەگەر کات و ئینسان هەر شتێکی کەتە بەردەستی لە مەسەد کرێکاری بوو لە دوکانداری بوو شاگردایەتی وەرشتێک بوو ئەگە حەقی خۆی دایە خۆی پەروەردگاریش بە ڕەحمە و بەزەیە و بەرەکەت دێخیتە ناو ژاند و خۆشی و بەختەوەری بە زۆری نییە زۆرت هەبی ئەگەر ئێستا هەرم چەندەکی هەمبی با 100 دەفتەرم هەبی ئەگەر بێت و ژیانم ناخۆش بی بشکیلەم هەبی نەبوونەکەی باشترە لە هەبوونەکە کمەچی بەم ویزدان و بە مرتاحی زۆر باشترە لەوەی کە ئینسان زۆرێکی مایەپوچی هەبی زە ئینسان وا باشە لە هەموو کار و کردەوەکی ژانیدا یعنی ویزدانی خۆی بەکاربینی زۆر باشە کۆتا بسیارم لەسەر ئەو بابەتەیە کە دەڵێم لەسەر ویژدانە بەڵام کاتێک کە چی لای دکتۆرێک پێویست بە دکتۆرێکە بووە چ بۆ خۆت چ بۆ ماڵ و منداڵت هەستت کردووە دکتۆرەکە بە ویژدان بۆ بەرامبرت یان بێ ویژدان بۆ بەرامبرت بەڵێ لە هەردوو کوم دیتینە هەم دکتۆرم دیتیە زۆر یعنی بە ویزدان بووە یعنی کە توچێ زانیتت بە ویژدانە لەگەر قسەکردن و تەماشای ڕفتارەکانم کردێ بە دەرکەتیە و ئینسانەت دکتۆرەکە بە ویزدانیان بێ ویزدانە زۆر دکتۆریشە بۆ مەسەلەن شتی وای کردیە مەسەرەن ئینسان پێویستی بە شتانەی نەبووە هەمووی کوور بەسەردا سەپاندوە فاسی زۆری بۆ داناوە مەسەر شتی زۆر پێویستیش پێ نەبووە کە پێی کردیە بەو ئینسانە یعنی لەو کاتێدا لەسەر خۆت بۆ نمونە بەسەر خۆت هاتووە پێویست بە شتێک نەبێ زۆر جار هەبووە ینی دوچیمە زۆر جیان مەسە زۆر شتیان پێکردی مەسە دەبینێت و پێویست بەو شتە نەبووە بەڵام پێیان کردی تێدەگەی بەس ینی ویستوتیانە سەرمایەکت پێ سەرف بکەن و ینی هیچ پێویستیش پێ نەبووبی. بەڵێ خۆشەویستان و ئازیزانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر هەبوونی ویژدان هەموو مرۆڤێک لە ناخیدا ویژدانێک هەیە دەنگێک هەیە کە پێی دەڵێت ئەم کارە مەکە و ئەم کارە بکە ئەمەیان باشە و ئەمەیان خراپە ئەمەیان حەڵاڵە و ئەمەیان حەرامە ئەوە ویژدانەوە لە مرۆڤ دەکات کە لە بەرامبەر بەرامبەرەکەی باش بێت لە بەرامبەر دایک و باوکی باش بێت لە بەرامبەر خوشکەکەی بە ویژدان بێ و غەدری لێ نەکا فێڵ لە براکەی نەکا دەستی براکەی نەبڕێت و دەمانسەی بەرامبەر براکەی ڕانەگریتن ئەوە ویژدانەوە لە مرۆڤ دەکات کاتێک کە بۆ خاوەنی بۆ نمونە دوکانێک فێڵ لە کڕیارەکانی نەکات ئەگە بووە دکتۆرێک فێڵ لە نەخۆشەکانی نەکا ئەگە بووە ئەندازیارێک فێڵ لە وڵاتیان نەکا ئەگەر بۆ نمونە هەر پیشەیەکی وەرگرت ئەو کەسە ویژدانی هەبوو هەم خۆی مرتاحە هەم بەرامبەرەکەی لێ ئاسوودەیە و بەم زۆرە دەبێتە خاوەن ڕەوشتێکی بەرز خاوەن ئەخلاقێکی بەرز ئەوانەی کە ئەخلاقیان بەرزە وجدانیان هەیە ئەوانەی کە وجدانیان هەیە ئەخلاقیان بەرزە چکام دومە دووشتن بەیەکەوەن کەسێک کە ئەخلاقی باشیە بێ وجدانی هەیە بێگومان جا من لە توی هاوڵاتی دەپرسم بێگومان حاڵەت هەبووە بێگومان خەڵکە بۆ بەرامبرت بێویژدان بووە یان وجدانی بەکار نهێناوە و تۆ سەرکۆنت کردووە یان ناڕەزایی دەربڕیوە با پێویستە هەر هەمومان من لە خۆمەوە تۆی بینەریش هەمومان خاوەنی وجدان بین وجدانی خۆمان بەکاربێن و کەسی بەرامبەرمان ئیستیغلال نەکەین یان زۆر جاران تۆمەتشی بۆ هەڵنەبەستین چونکە بێویژدانیە بوختان و تۆمەت بۆ بەرامبەرەکەت هەڵبەستی تا پرۆگرامێکی دیکە و تاتەوەریش دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ